وڵا کێشەی ئێمە ئەوەیە لە 5 مانگەوە بارمان کردووە لێراکە ڕاوەسان هیچ کەسێ نییە بەهانامانەوە بێت هیچ کەسێ نییە گوێ لە مافەکانمان بگرێ ئەم نازانیم ڕێگایە بۆ قەتع بووە کێشەکان کۆیان نییە بۆتە حکومی و سیاسی دەبا حلیکەن لەمەی خۆیان و خەم عالەمە نەجادن بە مانگ ڕەمەزانە کشی لە بنی بۆ دی کەوتووە و نەخواردنمان پێ و نەیچمان پێ و نە کەسێ بەهانامانەوە بارەکانمان نەقس شکات و غەراممان شەکەن و بار خۆیان و حلیمان بۆ بکەن و خۆیان بەتاڵیکەن بۆمانوە ئەرە وەڵا بۆ کاسبی هاتووە گوایە لەوای پارەی خۆمانش بخێنە سەری وا چۆن نەبێ کاکەم ڕێگایە بکەنەوە حلیکەن ێتە بیزگای بمانکەنە شوێنێکەوە یان مانگەڕنەوە بە سلێمان لە سلێمانی بەتاڵماکەنەوە ناوەڵا بۆ سلێمانیش ڕێگا نادەن خۆیان تەلەفۆنەکەن لە بڕۆ لە فڵانە شوێن بەتاڵیکە ناوەتە کۆمپانیاتە کاکەمە ئێمە تبا خۆیان خەمە سایقانە خۆیان کۆمپانەکە داخن داخن هەتام ڕێگایە کرێتەوە هەتا خۆیان حلێکە ناوخۆیانە دەستان خۆش بێ والله ئێمەش داواکی لەم بەرپرسانە بام کێشەمانە چارەسەرکردنەوە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژە ڕابەبارەوە یاسیای ئێمە کێشەکە ئێمە نەوت کوردستان خۆیەتی بۆ هەولێرەی بین بۆ خوورمەڵە ئەوە 4 ڕۆژە ڕێگایان لێمان گردە نایلن بڕۆین ئێمە لەیرە لە مەفرەقی ئاشتی بەڵێ ئەیبین بۆ هەولێر بۆ خوورمەڵە دەست ڕێمان پێ نادەن نەوت خۆیانە نەقسیش بکا غەرامەمانەکەن لەم بینە ئێمە زەرەرمەندین داواکەین لەم مدیر ناحیەیە زوی بێتە هانامان و ڕێگامان بۆ بکاتووە بارخۆ نەوەڵا حکومەت خۆی ئاسایش ڕێگای لێمان کردە و نایرێ ڕەت بین هاوڵاتی مزاهرەی نەکردە نارێ وەڵا وڵای کێشە ئێمە لە سەیتری ئاشتی نزیک کۆیە گیرمان خواردووە ئێمە کێشەمانە ئەوەیە کە بارێکمان بار کردووە 3 ڕۆژ لای ماڵەوە سا بوون دوای 3 ڕۆژەکەەوە سابووین کەوتینە ڕێ بە ئاگداری برادر و بە تەلەفۆن و تەلەفۆنکاری بەس بەو ڕێگا بڕین و دەرچین بەس لەبەرەوە گەیشتینە جێمە بەس تەنکەر کە گەیشتونە ناو سەیتەرەکە تەنکەرتر ڕۆشت و ئێمە ڕەت کردەوە کە ڕێی لە ئێمە گرت بۆ ساعاتێ 2 ساعات 3 ساعات 5 ساعات چوونە لای هەر قیمەتی نەبوو وتی کاکە ئێمە ئەمر کراوەتە سەرمانە لەبەرەوە نەڕۆن ئێوە دێوە لە دوێکەنی مەڕەوەی وەستا بووین و لەم لێرە وەستا بین و ڕێچارەی شترمانیە ناسانی لەکوێوە بڕۆین لە ئێستا حالێن لە ناو کۆیە ڕێژ لە هاوڕێمان گیراوە لە هەیبە سوڵتانەوە لە سماقوڵیوە لەمانەوە لەم شوێنانەوە ڕێگە گیراوە لە تەقتەقەوە لە ئێستا ئێمە وتما بە ناوی ناحیە ئاشتیا بڕێن وتی بە تفەنگەوە وەستاون بە سیلاح وەستاون ڕێگا نییە نازانین لەکوێوە بڕۆین دەسەڵات نازانین کێ بێتە سەر خەت قسە بکات ببنێمەوە نەفتە هەر نەوتمان بارکردەوە خامان بارکردەوە لە حەسیرەوە بڵێن لە گەرمیان و هاتوون لە کەلە بۆ خوورمەڵەیە بۆ هەولێر خبري في خلق يا كان